بەڕێزان دووبارە سڵاو بەردەوامە بین. کاکۆگر هەموو خەتاگەش نەخینە سەر هاوڵاتیان لە وڵاتان شوێنی ئیسعاف ئەمبولانسەکان بڵین و شوێنی ئەو ئۆتۆمبیلانەی ئاگرکوژانەوە شوێنی تایبەتی خۆیان هەیە. یعنی سایتێک هەیە بۆ ئەوانە ئەو سایتە کەس پێیان ناڕۆم نوعیشە کەس پێیا بڕوە لا ئێمە ئەو شتە هەیە نەخێر لای من نیە بەداخەوە یعنی ئیلا بێ ئۆتۆمبیلەکان وەکو سیارەی ئاتیادی لە جادە بڕواتن و ئەو سایقی کە لە جادەش دەڕواتنی دی خۆی و مستەوای ڕاستی سەقافی خۆی کە ڕێگای پێ بداتن یا پێی نەداتن خۆی مەفروزە ڕێگای پێ بداتن کاتێککە سارێکی سعافە شۆرتەیە بەرگری شارستانی کە فەراڕی پێکردی و سافی ڕێ پێ لێدای یعنی حاڵەتێکی غێر سروشتی باشە هەندێک شۆفێر نییە کە ئیشیشی نەبێ و نەخۆشیش پێ نەبێ ئەو سافرەیە ئیش پێ بکات و بۆی ڕێگەی بۆ چۆڵکەن شتیوار ڕوونایە وڵی تر لە سارەی ئاحتیادی ئیسعافەکان بڵێ نانە لە ئیسعافەکە شتیوانی مەمنوعە ئەگەر شتێکی وا بکە چی یەکەنەوە ئیجراتیان لەگەڵ دەکرێت بەتاکی دیش ئەو شۆفێرانی ئێوە ڕاهێنانیان پێکراوە بەڵێ هەمیان ڕاهێنانیان پێکراوە هەمیان ڕێنمایان پێدراوە تا ئێستا حادیسەی هاتوچووە ڕوویداوە شۆفێرەکانی ئێوە بەڵێ ڕوویداوە بەداخەوە زۆر مشکلێکی زۆر گەورەمان هەیە کە هەتا ئێستا بۆمە حل نەکرا هەتا ئێستا تیمەکانی ئێمە لە ڕووی یاساوە هیچ مافێکیان نییە کە داواشمان لە وەزارەتی تەندروستی کردیە یاسایەکمان بۆ دابنێت لە پەرلەمانەوە یعنی کارمەندی ئێمە لێ دەدرێتن کارمەندی ئێمە دەعم دەکرێتن کارمەندی ئێمە حادیسەی بەسەردادێتن هەتا ئێستا ژیانی پارێزراو نییە داوامە لە وەزارەتی کردیەکانی فریاکەوتن کارمەندەکان کە لە نەخۆشخانەی فریاکەوتنیش دەکات هیچ فەرقێکی نیە لەوە کارمەندێک کە لە بنکە بەڵام ئەو کارمەندێک کە لە بەشی فریاکەوتن دەکات خطوڕەی زیاترە زۆرجار بەڕاستی هاوڵاتی هێرشیان دەکەنە سەرێ پزیشکان بە هەمان شێوە نە بەخەساتێکیان دەدەنێ نە بە یاسایەک ژیانیان پارێزراوە هیچیان هەر وەکو هەر کەسێکی ئاسایی داوام بکاتن لە بنکە هیچ تەندروستی کارمەندەکانی ئێمەش نەفسی امتیازاتی هەیە دافعیشی نییە و کارمەندە بۆی هیچ دافعێکی نییە سارە ئێمە دەعم کراوە سارە بە سارە پێچا کردیتەوە باشە ئێوە هەلیکۆپتەرتان هەیە بۆ نمونە لە هاوڵاتیان ئێمە کە بەفرەباری ئەچنە سەر چیایەک بۆ ئەوی کە کاتیش خۆش بەرنە سەر پەکیانەکەوێ یاخود لە بیناژی بەرز ئێوە توان هەلیکۆپتەر بەکاربێنن بەڵێ بەنسبەت شوێنەکانی کە لێی گیرە خۆن ئەوە کاری بەرگری شارستانیە بەڵام چەند جارێک بۆ ئێمە هەلیکۆپتەر بەکار هاتووە ئێمە نییە تایبەت بە ئێمە بی بەڵام بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ناوخۆ بە سوپاسەوە پەیوەندیمان پێوە کردوون و چەند جارێک لەوانە ئاخر جار لە چۆمان مناڵێکی نەخۆشە بوو ژیانی لە مەترسیدا و پێویستی بە نەقلکردن بوو بۆ هەولێر هەلیکۆپتەریان بەکارهێنان لە چۆمان نەخۆشەکەیان بۆ گواسیلەوە بۆ هەولێر زۆر باشە زۆر باشە کاگاوڕێ ئێوە منەظەمەکەی ئێوە پسپۆری بیانیتان هێناوە بۆ نمونە بۆ ئەوەی کە خولی ڕاهێنان بۆ ئەو کارمەندانە بکەنەوە چ لە بەرگری شارستانی بێ یاخود لە خەستەخانەکان بێ بەڵێ ئێستا ئەمە حالیان ئێستا لە هەولێر سێ خولی فریاکەوتنی سەرەتایی هەیە ئەوانیش یەکیان سەلیب ئەحمەری دەنیمارکیە بەڕێوەی دەبا یەکیان سەلیب ئەحمەری لوبنانیە یەکیان سەلیب ئەحمەری نەرویجیە ئەو سێ خولێکی ئێستا لە هەولێر کردیتەوە بۆ تیمەکانی ئێمە کە چۆن ئەگەر گەیشتە سەر حادیسەکە چۆن خەڵکەکە ڕزگار دەکەن و چۆنش خول لە بۆ ئیدکە دەکەنەوە بەڵام ئەمە ئەو خولانەتان ئێستا بۆ کارمەندانی ئێوە گرێتەوە کارمەندانی خۆمانە پاشان کارمەندانەکانی خۆمان خول بۆ خەڵکەکە دەکەن ئێوە نیاسانێ بۆ کێ ئەو خولانە بکەنەوە لە بۆ هەموو ئەوانی فەرمانبەرەکانی فەرمانبەران و ئەوانی ناو کەمپەکان و ئەوانی برین قوتابخانەکان و کاک سۆران ئەمە ئێستا لە ناو خولەکانی ئێمە هەموو خولەکان وانەیەکمان هەیە لە بۆ وشارکردنەوەی منداڵەکان چۆن ئەگەر سارەی ئیسعاف لە دواوەی سارەکەی یان باوکی یاندایکی لێ دەخوری چۆن ڕێگای ئەو سارە دەکاتەوە هەروە لە بۆ سارەکانی ئاگەر کوژێنەوە تەنها ئەمن پێشنیارێکم هەیە ئەگەر لێم قبولکەن برایانی ئاگەر کوژێنەوە و فریاکەوتنی سەرەتایش ئێمە ئێستا لە هەموو کوچە و کۆڵانەکان تابلۆیەکمان هەیە ژمارەی کۆڵانەکە و ژمارەی
کۆڵانەکان و ناوی کۆڵانەکان نووسراوە یاخود ناوی گۆڕەکان نووسراوە دەتوانین لە بنەوی ئیزافەکەین تابلۆیەک تێخین ژمارەی فریاکەوتنی سەرەتایی و ژمارەی ئاگر کوژێنەوە لەبەرەوەی خەڵکێک هەیە وشار نییە بەو ژمارانە ئەو دیسانین سەر ژمارگە بەڵێ. بۆ ئەبزانم ئاسانتر ئەگەر یەک ژمارە هەبێت ئەو زۆر ئەگەر باشترە. هەبوو ئەوە ئاسانترە ئەو وەختیش ئەگەر یەک ژمارەش هەبی دەتوانین هەر لە بن ژمارەکە ئەو ژمارەیە بنووسین و خەڵکێک کە چۆن هەموو ڕۆژ هاتوچۆی دەکە ئەو ژمارەی لەناو مەشتی دەمینێتن باشە. کاک هاوڕێ، ڕۆژنافتەوە لە قوتابخانەکان بۆ نمونە لە دائیرەکان لە شوێنە گشتیەکان هەندێک هین ئەبینم تێستێکەکەن بۆ نمونە تێستێکەکەن ئەگەر خوا نەخواستە ئەم قوتابخانەیە ئاگری تێبەر بێ مامۆستایان چۆن ڕفتار بکەن قوتابەکان چۆن ڕفتار بکەن چۆن دەرچنە دەرەوەی باڵەخانەکە ئێوە ئەو جۆرە ڕاهێنانە بەڵێ ئەو جۆرە ئەمە ڕاهێنانەکانمان زیاتر لەسەر فریاکەوتنی سێرەتاییەکان زیاتر لەسەر خینکان و سووتان و یاخود مەسەلەن مناڵێک بەردەبتەوە لە ناو ساحەی تۆپانەیەک دەکە چۆن ئەگەر قاتی شکابی یان دەستی شکابی ئەمە ئیشی تیمەکانی ما یان خولەکانی ما تیمی پزیشکی نیە تەنها ئەوەندەیە چۆن ڕزگاری دەکەی لە حالەتی بدایەت هەتا دەیگەینە مستەشفای هەتا دەیگاتە کن دکتۆر بەڵام ئەمە هەموو هەتا احتمال هەندە قوتابخانەکان نەقالەشمان داینێ یعنی کاگەر یەکێک مەسەلەن سوتفە تووشی حالەتێک بوو ئەو مامۆستایانە کە خولیان وەرگتووە چۆن ئەو شخصە هەڵدەگرن بە نەقالەکە تا دەگەین ناو سارەکە ئەوانش باشە گاورە تۆ لە سیستمی بڵین فریاکەوتن و بەرگری شارستانی کوردستان ڕازیت بەخۆی ئەمە ناتوانین بڵین 100% ڕازینە چونکی لە هەموو حالەتێک نەقص هەیە احتمالە خەتایەکە لە خەڵکەکەی بی تەوعیی خەڵکەکەی کەم و کوڕیە سەرەکیەکە چییە؟ بەخۆی نەبوونی وەکو کاک سۆران باسی کرد نەبوونی سیستەمەکەیە ئەمەگە سیستەمە چی یەک نەوعیمان هەبی ئەمە دەتوانین شتەکەی باش بەڕێوە بین زۆر باش کاک سۆران ئێمە باڵەخانەیەک ئاگری تێبەرە بێ بە دایان کە زەمبرێ ئەبنە قوربانی یعنی کارەساتی ئەو گەورەیە شکور بۆ خوا بەسەر میلەتی ئێمە زۆر کارەساتی سروشتی قەزدمەوەیە کارەساتی ترمان زۆر بینەوە بۆ نمونە بوومەلەرزەیەکی بەهێز کە خوا نەخواستە چەند بینایە بڕوخێنێ یاخود توزانم لافاوێشی گەورە ئەو کاتە بەرگری شارستانی ئامادەیە بۆ شتێکی ئاوا نەخوازراوە بەتاکەیت بە هەماهەنگی لەگەر سەرۆکایەتی شارەوانی هەولێر لەو حاڵەتانە ئەمە و لەگەر پارێزگای هەولێر هەماهەنگیمان هەیە بۆ یارمەتیدان و هاوکاریکردن لەو جۆرە ڕووداوە باشە جاری وایە لافاوێک ڕوئەیە مەسەڵەن ئەبینی چەند ماڵێکی زۆر ئاوی تێچێت یعنی وەزعێکی زۆر خراپ ئەبینی لافاوەکە چەند سعاتێک لەوانەیە کاتژمێرە دوو کاتژمێر باران بارەیە بە سەدان ماڵ ئاوی تێچێت ئاکید لە هەموو لافاوەکانی کە لە شاری هەولێر دروست بووە تیمەکانی بەرگری شارستانی بەشداریان تێدا کردووە و توانیویانە ئاوەکە بچێشن لەو شوەیە کە ئاوی تێدا گەڵبوویتەوە و تیمەکانی قایمقامەتی ناوەندی هەولێر بەشدار بوونە تیمەکانی شارەوانی هەولێر بەشدار بوونە ئێوە لە ئەو پرسیاری پێشتر کە باسم کرد لەو ئالیاتانی کە هەتانە مەسەن کەم کوڕیدان چییە لە شتومە هەتا حەدەکی باش وەزارەتی ناوخۆ بەسوپاسەوە هاوکاریەکی تەواوی بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی لە هەموو هەرێمی کوردستان بەبێ جیاوازی کردیە سیاراتێکی باش ئالیات و معداتێکی باش لە بەردەستی کارمەدانی شارستانی مروی و شارەزایی تیمەکانتان چۆنە؟ تیمەکان بە ئەفسەر و کارماندەوە زۆربەی هەرە زۆری توش داخلی دەوراتی دەرەوەی وڵات و دەوراتی ناوخۆی وڵات بوونە شارەزایی باشیان هەیە لە ئەرچی ڕزگارکردن و ئەرچی ئاگرکوژێنەوە باشە بۆ خوا نەخواستە باڵەخانەیەک بڕوخێ و چەند خەڵکێک لە ناو ئەو باڵەخانەیە دیار نەبن ئێوە سەکتان هەیە بۆ نمونە بتوانێت ئەو کەسانە بدۆزیێتەوە نەخێر بەڵام ئەجیزەی وا هەیە ئەو ئەفسەرانی کە داخلی دەورات بووینە لە وڵاتانی دەرەوەی ئێرە دەتوانن بە ئەوەی خۆیان بە ئەجیزەی لە بەردەستیاندایە بتوانن
لاشەی مردوو یاخود بریندار بتوان زیین بدۆزنەوە لە ئەو ئامێرەتان هەیە بەڵێ ینی ئامێرەکەتان هەیە و کەسە پسپۆرگەشتان هەیە بۆ ئەکید زۆر باشە ئەی باشە فۆ یعنی من ئەپرسم بۆچی هەندێک جار ئەو ئامێرە بەکار نایەنن لەوەی کە هۆتێلێگە سووتێ زوو و ئامێرە بەکاربێن بزان بۆ نمونەوەی هەولێرەوەی سلێمانی بینیمان بەدەیان قوربانی لێبوو ئەو ئامێرە بەکاربێن بۆی کەسە زیینۆکان یاخود بریندارەکان زوو بدۆزنەوە و دەری بێنن ئەو ئامێرەتان بەکار نێناوە لەو حاڵەتانە بەکار هاتووە بەکار هاتوو و زانیاریش پێوەرجێ بۆ هەموو قوربانیە ئیلێکەوتەوە ینی وەکوتم مەسەڵەن لە ڕووداو کە زۆر جار ڕوودا و یعنی لە دەسەڵاتی تیمەکانشی تەردەچیتن و ئێستا لە وڵاتێکی وەکو ئەوە باسم کرد وڵاتێکی عەرەبی ئۆتێلەکە 100 نهۆمە یەک کەس تەنانەت یەک کەس نابورێتەوە لای ئێمە ئۆتێلەکە 4 نهۆمە یا 3 نهۆمە بەدەیان قوربانی لێ ئەبێتەوە ینی کاک سۆران ئەواژەم بۆدا لە وڵاتانی لە وڵاتی ئێمە ئێستامە بەرە و بەرفراوانی دەڕۆین و باڵەخانەکان بەرزن سیستەم باسی سیستەمی ئاگرکوژێنەوەمان کرد هەر باڵەخانەیەک سیستەمی تۆماتیکی ئاوڕشێنی تێدا نەبی کاری خۆی بەباشی ئەنجام نادا ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژێنەوە لەگە ڕێزم لۆزەناوت بمبورە کە قسەی جەنابتم قەت قاڵدرمەی تەواڕی هەیە کە دەستە سەر بیناو باڵەخانەکان یعنی ئەقسا حەدی 61 مەترە با بگاتە تابقی 5 و 6 ئەی تابقی 20 و 25 سەدەکە دەبێ ئەو بینایە سیستەمی تۆماتیک پرسیارم کرد کەم قوڕیتانەیە تۆ باسیەوە نەکردبوون بەڵێ مە باسی ئەوەمان کرد کاک سۆران ئەمن لێرەوە هاوڵاتیان ئاگدار باش ئەو کێشێت چۆن چارەسەرکە بۆ نمونە باڵەخانەیەک هەیە لێرە باڵەخانەی بەرز هەیە ئەوە پێپلیکانەکان ناگەنە ئەوە چۆن بۆ نمونە لە تابقی 30مە 20مە چەندەمە ئەوە چۆن ڕزگارەکەن و خەڵکە جا ئێمە باسی ئەوە دەکەین ڕووداوەک لە دوبەی لە شەوی سەری ساڵ ڕوویدا لە تابقی فەوقی 50 قادرمەکانی ئاگرکوژێنەوە تا نیوەی بینە تاکو طابقی 5 و 6 دەتوانن سەیطرە بکەنە سەرەوە بەس سیستەم کاری خۆی کرد تەنها 14 کەس تێدا بریندار بوو دەرباز بوون هاتنەخۆ سیستەمی ئاوڕشێنی تۆماتیک لە بیناو باڵەخانەکان سەنادیقی هاوکار بیتن کە بینایەکەی دروست دەکاتن ئەبێ سیستەمی فایر لە ناودا بنێتن ئەکید باشە ئەمە نابێت هەمووی هەر بێخیە سەر ئەستۆی حکومەتەوەش ناکرێت خێر باشە ئەمە ئەرکی حکومت نییە بۆ نمونە ئەو باڵەخانەی گەکرێتەوە سیستمی ئەلارمی تابێ سیستمی ئاو پرژانی ئۆتۆماتیکی هەبێ ینی قادرمەی یاخود دەرگای دەرچەی خێرا بڵێن لە ناکاو کاک سۆران چۆن ڕێئێریە بۆ باڵەخانانە باڵەخانە کە لە سفرەوە دەست پێ دەکە باشە دەبێ هەندەسەی بەرگری شارستانی هەندەسەی کارەوە هەندەسەی بیناو ئینشاءات خەتووە بە خەتووە لەگەر بیناو باڵەخانەکە ئێوە تیمێکی تایبەتان نییە بۆ ئەوە یاخود ئەوە کاریەوە نییە ئەمە بە دوواداچوون دەکەین کوردی چمان ئێستش بەردەوامن کەم بەڵێ بەتاکی زۆر باشە زۆر باشە دکتۆر ئەو یعنی من ئەپرسم ئایا تەنها ئەو خەڵک نەک بڵێن دکتۆر و سیستمی خەستەخانەکانیش ئایا خەڵک خۆی هۆشدارە بۆ نمونە کەسێک کە نەخۆشەکەوێت لە کتوپڕ مەسەن شەکری دابەزێ شەکری بەرزەختی بەرزەبێتەوە جەڵدەیە جەڵدەی دەماغە مێشکە چۆن مامەڵە بکە کەسە نزیکەکەی ئەو نەخۆشە هیچ زانیاریشیان هەیە ئەو خەڵکە وڵی بەداخەوە خۆشیاری تەندروستی ناو کۆمەڵگەی ئێمە کەمە تاڕادەیەکی زۆر لەبەرەوە ئێمە هەیە لێ هەرە مشکلە گەورەکانمان ناو بە شەفریاکردنەکان قەڵەباڵقی زۆری کەسوکاری نەخۆشە ئەنی بڕوا بێ زۆر زار دەمێ بسمە ناخۆشەکە ڕێگان نیە لەبەر کەسوکاری نەخۆش هەندێک جاریش کە حادیسەیەکی بۆ نمونە هاتوو چۆ ڕۆیە 1000 کەس کۆ بێتەوە زۆر جارێک هەبوو بەداخەوە ینی کەسوکار تەداخلی ئیشی مە دەکەن دەڵێن بغەزی بۆ دابنێ ئای لێ بکە ئای لێ بکە ینی ئەوە لێ دەکات کە هەم نتوانین ئەمە ئیشەکەی بە جوانی بۆ بکەین هەم نتوانین کە زوو تەشخیصی نەخۆشەکەی بکەین ئەگەر لە خەستەخانەش بە جوانی بۆی بکرێ ئیشەکان ئەو خەڵکەش بۆچی هەڵبەتە کەم و کوڕێگەیە بۆیە خەڵکیش
بێگومان کەمە کۆڕی هەیە بەس سەرڕای هەموو کەم کوڕێر بەڕاستی خزمەتری زۆر پێشکەش دەکرێت لە بەشە فریاکەوتنەکان فریاکەوتنەکان ینی ڕاستە ئیمکانەتێک هەر ئەوەندەیە بەس ڕۆژانە زیاتر لە 1000 کەس نەخۆش دێتە ناو بەشە فریاکەوتنەکان بەس بێگومان ئینشەیە یەک لە گرفتەکانیشەوەی کە کەسوکاری نەخۆش جاری وایە دەبنە هۆی ئەوەی کە ئێمە نەتوانین شەکانمان بەرداوام بکەین بۆ نمونە ئێمە لە سیستەمی دنیای پێشکەوت و سیستەمی پۆلێنکردن هەیە سیستەمی پێڵێن ترایچ ئۆکەی سیستەمی پۆلێنکردنەوەی تو بە گوێرەی نەخۆشەکە بە نەخۆشەکە دەڵی تۆ سەرەت دوای ئەو نەخۆشەیە بەڵام بەداخەوە لای ئێمە ئەوشتە نییە نەخۆش بەهیچ شێوێک قوڵ ناکە تۆ بڵێ بۆ 4 ساعت لە دەرەوە داوام بکە ئینتزار بکە معلومە لە سیستەمی بەریتانیا سیستەمی پۆلێنکردمان هەیە و سیستەمی ترافیک لایت لە بەریتانیا بۆ نمونە کەسێک کە برینارە بێ خوێنی لێت ئەو ئەولەویەتی هەیە یەکسەر ئیبەنە عیلاجەکە لە ئێمە شرط نییە گەربێت و جۆری خوێنبەربوونەکەی خەتەر نەبێت دەتوانێت نەخۆشەکە ناڵم خوێنی لوتی شێکی سەرەتایی بێت و دەتوانێت چاوەڕێ بکە بەڵام بێگومانە گەربێت و حاڵەتەکە زۆر کت و پڕ بێت ئەمە پێی دەوترێت ڕێت یعنی وەکو بڵێن سوور وەکو سیستەمی ترافیک لایتە سوورمان هەیە نارنجیمان هەیە دوای دێتە سەوز ئێمە نەمانتوانانی و لێرە بکەین لەبەر ئەوەی کە سوکار و خزم نەخۆشیش خۆی ناتوان هاوکاریمان بکە لە سیستەمی بەریتانیا ئەگەر بێت و دکتۆر نەخۆشەکەی بینی یەکەم جار وتی تۆ ئەمە سەوزمدا یا ڕەنگی سەوزمدا بێت و دەبی 4 ساعت ئینتزار بکە بەڵام ئایا ئێمە دەتوانین سیستەمە لێتەوە بکەین نەخێر ناتوانین و لەگەڵ ئەوەش ئێمە زۆر هاوکاری نەخۆش دەکەین و دەتوانین دەمانەوێت کە سیستەمەکە بەڕێوەبەرین بە زۆر جار ئەو ڕێگەرێمان لێکراوە بەڕاستی نەخۆشەکان زۆر بە هجووم دەدەنە سەر پزیشکەکان و بنمونێکتان بێنمەوە لەو 2 ڕۆژانە نەخۆشێک هاتبوو شەکرەکەی بەرز بوو نەخۆشی شەکرەی هەبوو نەخۆشیی ڕووداویش لەو کات هات دکتۆرەکە کە پزیشکە لەوێ ویستی بچێتە لا ڕووداوەکە چکەمە حاڵەتی خەتەرە نەخۆشەکە کە سوکاری نەخۆشەکە دکتۆرەکان گرت لەسەر کورسیاندانە وتیان تۆ ناڕێوێتاوەکن ئەو نەخۆش شەکرەی چانەکەی معلەم خۆی دکتۆرەکە خۆی دەزانی کە ئەمە ڕاستە شەکری بەرزە بەڵام حاڵەتێکی تەواوی بۆ نەوە نییە کە نتوانێت یەکسەر یعنی بەس حاڵەتەکەی تر لەوانەیە باشە خەستەخانێک لە خلال دقایق بمرێت تەنها یەک دکتۆری لێ بۆ نمونە ئەو دکتۆر دوو دکتۆر سێ دکتۆری لێ نەخێرنا ئەوەی کە سیستەمی ئێستا هەمانە زیاتر اعتماد دەکاتە سەر پزیشکی نشتەجێی خولا و نووسەجووی دێرین ئێمە ژووکو پسپۆری پزیشکتن نەخۆشخانەی ڕۆژهەڵات ئێستا تاوەجودمان هەیە بەیانیان ئێوارانیش لە هەمانە و سیستەمی ئاوت پێشنتشمان هەیە کلینیکە بۆ ئەو کەسانەیە حاڵەتی سا باشە هەز ناکەی ئەگەر ئەم هۆشیاریە بچێتە ناو سیستمی خوێندنەوە مناڵەکانمان لە ئێستا فێریکن کە چۆن تەعامل بکەن لەگەڵ ئەو حادیسانە یاخود فریاکردنی سەرەتایی کە خۆیان بتوانن بیخوێنن و ئیسفادەی لەکەن بێگومان ئەمە زۆر کاریگەری دەبێت بەڵام یەک لە کاریگەرەکانی تر کە یەک لە خەلەکانی سیستەمی تەندروستیەوە ئێمە سیستەمی پزیشکی خێزانیمان نییە بەو شێوە تەتەوڕەی کە من خۆم لە هەفتەی ڕابردوو کە خەفەر بووم لە کلینیکی دانیشتم لە 90 نەخۆشەکان نەدەبووە هاتبانە تەواوی دەبووە لە بنکەی تەندروستی هەمویان قورگی دەشێت دکتۆر تام لێ هەمووی ئەو کە دەردەی بڵاوەتەوە فترە ئەم نەخۆشێکی سادەیە دەتوانێت لە بنکە تەندروستەکان دکتۆر ببینێت حاڵەتەکەی ئیمکە ئیلانەگەر نەخۆشەکە حاڵەتی خەتەر بۆ زانێتە پێشکە فریاکەوتن بەس ئێمە لەبەرەوەی خەلەل لە سیستەمەکانە هەیە زۆر عددی نەخۆشێک جار زۆرە لەسەر فریاکەوتنەکان لەنا ئەو سیستەمەش جاری وایە نەخۆش دەبێت هەندێک نەخۆش کە حاڵەتەکەی زۆر خەتەرە دەبێتە زەحی ئەو قەڵەباڵغی کە لە ناو نەخۆشخانەکان هەیە لەبەرەوەی پزیشکان فریا ناکەون بەڕاستی زۆر باش فریا ناکەون کە هەموو نەخۆشە بە یەک جار علاج بکەن لەبەرەوەی سیستەمی پۆلێنکردن بەداخەوە ناتوانین لێرە تەطبیق بکەین لەو حاڵەتە ئێستا زۆر باشە کاگۆگەر هەمومان باسی نەبوون یاخود خراپی سیستەمەکەین باش ئێمە چی بکەین ئەو سیستەمە چاکەین وڵا چی بکە هەڵبەتە دەبێت وەزارەت دابنیشی و لەگەڵ پسپۆرەکان دابنیشن و تەجروبە لە طبعا وەزارەتی تەندروستی ئەمە کە باسی تەندروستیەکە یعنی وەزارەتی تەندروستی وەزارەتی تەندروستی لەگەڵ پسپۆرەکان دابنیشن تەجروبەی وڵاتێکی کە سیستەمی وڵاتێکی کە بینن پەیڕەو بکەن لێرکۆنە ئەکید مداخلة يعني بداخل براستي يعني سيستمي فریاکەوتن نەبووە ئەوەلیەت يعني بۆ نمونە سیستەمی سێم پرایڤێت پێش 2 ساڵ تەطبیقرا هیچ فریاکەوتنەکانی نەگرتەوە تەنها پزیشکە نەشتەرگانەکانی گرتەوە ئەمە بەڕاستی سیستەمەکە ئەگەر بێت و بمانەوێت کارمەند و پسپۆر و پزیشک بینێ ناو سیستەمی فریاکەوتن دەبی ئەمە فەرقێک بکەین لە مابینی پزیشکی پسپۆر و کارمەندی پسپۆر لە بەشە و هەروە فریاکەوتنی خێراش کۆکو کاکۆگر گوتی پێویستە ئێمە بە قانون ئەفزەڵێتێک بدرێت بەو سیستەمە بۆ ئەی بتوانین ئێمە ئیشەکانمان بە جوانی تر بکەین خەڵک تەحویز بکەین بێتە ناوە یەکێک لە هەرە مشکلەکانی ئێمە لە ناو تەواوی
کارمان بە هەموو شێوەیەک واستە دەکات لەناو بەشە فریاکردنەکان بڕاتە دەرەوە لەبەرەوەی یعنی ئەوە بێزار ئەوەندە بێزارن و ئەوەندە سەریان قەڵەباڵغە و ئیشیانە هیچ فەرقیشیان نیە لەگەڵ یەکێک کە لە تەندروستی لا بکەش تەندروستی دەوام دەکات لەو ئیسراحەترە مەسئولیەتی لەسەر نییە بە هەمان دەوامەکەی شێوەیە بەیانی هەتانی وەڕۆیە دەڕاتەوە ماڵێتەوە و کەس باجی ناکاتەوە زۆربەی جارەکان کارمەندەکانی ئێمە لە بەرەکانی جەنگن لە ڕێگا بانەکانن یعنی ئەو ژیانی خۆیان لە مەترسی پێشمەرگانە ئیشەکان بەڵێ بە هەمان پزیشەکانیش پزیش پسپۆڕی فریاکەوتن فەقیرە هیچی نییە کلینیکی تایبەتی نیە هەر هیچ نییە ئەوەیە. هیچ تافیزێکی نییە دەبی شەو ڕۆژ ئیش بکات لەوێ لەبەرەوە ئێمە زۆر بە زەحمەت دەتوانین پزیشکەکان بینین ناو پسپۆری زۆر باشە ئەگە بێت و حکومت چارەسەرێکمان بۆ نەکە ئێمە بەڕاستی ئەو پزیشکە ئەو سیستەمە هەر بە دواکەوتی دەمێنێتەوە ناتوانین سیستەمەکە بەرەو کواڵەتی بەرین بەڕاستی زۆر باشە باشە ئێوە بۆ کاگۆگەر بۆ بریندارانی پێشباسی پێشمەرگەمان کرد بریندارانی پێشمەرگە ئێوە گوازن و هاوکاریانەکەن ئەگەر خوا نەخواستە برینار بن کاک سۆران لە بیدایەتی ئەو شەڕەوە لەگەڵ داعش کارمەندەکانی ئێمە و ئەمبولانسەکانی ئێمە بەدایم لەگەڵ جەبهەکان بووینەوە هەتا ئەو لە حسەی ئێمە تێداینا کارمەندی ئێمە لە جەبهەکان هەنا بە شێوەی 24 ژمێری دەوامەکەن لە هەموو هجوومەکانی شێمە بەشدار بووینە زۆر باشەکە کاوڕێ لە ڕوانگەی تۆ ئەم سیستەمە کەم و کورتی چییە یاخود چی بکەین بۆ ئەوەی کە ئەم سیستەمە ببێ بە سیستمێکی سەرکەوتوو کە بتوانین ژیانی هاوڵاتیان لە مەترسی ڕزگارکەین خۆی کاک سۆران ئەمە پێشەشی دەبی خەڵکەکەی وا لێ ڕابینین کە چۆن تەوعیەتیان بکەین وشیار ببنەوە لەو سیستەمانەیە کە ئێستا هەیتمان طبعا هەر وەزارەتەک و هەر بەڕێوبەرایەتێکیش اختصاصی خۆیتی و چۆن دەتوانی پێشکەوتن بەو سیستەمەی خۆی بکە ئەوان بخۆیان داوا دەکەن بەڵام ئەمە تازە باسی لافاومان کرد کە جەناب لەگەر کاک سۆران لە لافاوەکانیش ئێمە وەکو مانجی سوور لە هەموو لافاوەکان بەسەرپەرشتی طبعا بەڕێز پارێزگاری هەولێر ئامادە بووینە و ئامادی خۆشمان دەربڕیە ئەگەر هەر حالەتەکی نەخوازرا و دروست و ئێمە دەتانین بە زووترین کات کەمپێک دابنین خەڵکێک نەقلیناو ئەو کەمپەی بکەین و ئەو کۆمەکانش بیدەینێک کە بتانی خۆی بەڕێوە بە چێ کۆمەچی ئێغاسی بی چی غیدائیبی دەتوانین یعنی بای هەفتەك دەڕۆژ دەتوانی خۆی ئێوە کەمپێ بۆ نمونە بۆ 100 خێزان بە چەندێک دەتوانن بۆ خێرایەتوان دروستیکەن بەڵێ زۆر تەبیعیە ئەمە ژوورێکمان هەیە لە ناو پارێزگاری هەولێر پێی دەرێن ژووری NCCI کە هەموو منەظەمەکان لە خۆ دەگرێ هەر منەظەمەک اختصاصی خۆی هەیە وەکو UNHCR ئێستا دەتوانین مەسەلەن کەمپێک دابنێتن بە خلال هەفتەك دەڕۆژ ئەگەر 100 عائیلە بی ئێمەش خێمەمان هەیە و دەتوانین یارمەتی بدەین هەر کەس و اختصاصی خۆی مەسەلەن ئێستا اختصاصی ئێمە ئەوەیە کە مەسەلەن لە بۆیان دۆشەگ و بەتانی و تەباخ و ئەو شتانە حازرکەین بە زووترین کات بیان دەینێ و خۆیان پێ بەڕێوە بن لە هەموو لافاوەکانیش تەواجدی ئەمەش هەبووە کە چ پێویست بووە ئەمەش کردیتمان ینی وەکو ڕێکخراوی مانجی سوور زۆر باشە کاک زۆران ئەو لافاوە کە لە هەولێر دایمە بازەکرێ ئەوە هۆکارەکەی چییە ئێوە وەکو شارەزان لەو بوارە هۆکارەکەی چییە؟ گرتنی من هەوڵەکانە هۆی کە بەڕێوەبەرایەتی ئاوڕۆی هەولێر دانا باش ئێوە هەموو ساڵێک وەبزان پاچیەکەنەوە ئەو منهۆڵانە وانە یاخود من هەڵم ئەوە ئیشی بەڕێوەبەرایەتی ئاوڕۆی هەولێرە کە ئەوان پێشەوەی باران بەباری ئاگادار دەبن هەر بابزان بە ئاو بە خەرتومی ئاوتاسەکان پاک دەکەنەوە سەر منهۆڵەکان بتوانن بەکراوەی بەجێ بێڵن بۆ ئەوەی ئەگەر ئاوگڵ بۆ ئەوکە بتوانی بە ڕێگای خۆیدا بڕوە باشە ئێوە هینتان هەیە ئامێرتان هەیە بۆی ئاوانە بەتاڵ کاتەوە لەو شوێنانی کە ئاوتیان بەتاکیت بەڵام ئەگەر منهۆڵەکان کاری خۆیان بەباشی ئەنجام بدەن پێویستیان بە ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژەوەن نەوەش ناوی و پێویستیان بەو ئامێرانەی کە ئاو ساحب دەکەن لەو شوێنانی کە ئاویان تێدا گەڵ بوویتەوە لەوانەیە ئەجیزەکانی مە تووشی عەتەڵ دەبن لەو حالەتانە باشە خەڵک تا چەندێ هۆشیارە لە کاتی ئاگرکەوتنەوەیەکە بۆ نمونە چی بکەن یاخود هەندێ ماڵ ئەبینی شینی ئاگرکوژێنەوەی هەیە ئەو ئامێرانە کە لای کارەباوەیە یاخود بوتڵەکان هەندێکیش نییانە
تۆ ڕێنمایی چییە بۆ خەڵک؟ دووشی زۆر گرنگە ئەگەر هاتوو هەر شوێنێک تووشی ئاگرکەوتنەوە بوو بە زووترین کات تیمەکانی ئاگرکوژێنەوە لێ ئاگدار بکاتەوە ئەوەی کە باسمان کرد ژمارەی 115 زائیدەن 125 کەەوە لە ژووری سنتەری عملیاتی بەڕێبەراتی بەرگری شارستانی هەولێرە یعنی دوو ژمارەدانێ بەڵێ دوو ژمارەمان هەیە ژمارە 115 ژمارە 125 بەڵێ خەتۆی دووەم پێویستە لەسەر هەر ماڵێک هەر سوچێک هەر کوڵانێک هەر دوکانێک ئامێری ئاگرکوژێنەوەی تێدابی بەپێ حەزمی جێگاکە بەڵام بە شەرتێک بتوانانی ئەو ئامێرە بەکار بهێنی نەک بۆ جوانی دانراوی لەو شوێنە وابزانام ئەکسپاریژە بێ بێ هینیکەیتەوە جارجار پڕێکیتەوەوانە چونکە هەر ئاگرێک کە دروست دەبی لە سەرەتا لە نقطەیەکی کەمەوە دەست پێ دەکاتن کە ئەتوانی سەیتەڕە بکەیت زۆرستی زۆرەکانی ئاگرکوژێنەوە نا زۆرینی ئاگرکەوتنەوە هۆکارەکەی چییە؟ کارەبا کارەبا 180 باشە 3064 ڕووداوم هەبوو لە ساڵی 2015 180 شۆرتی کارەبا باشە من زۆر زۆر سپاسی جەنابەکەم و سپاسی ئێوەکەم کە کاتی بەرنامەکەمان هەرەو نەبوو هیوادارم سوودێکمان گەیان بێ بە بینەرانی خۆشەویست بەڕێزان تا ڕوانگەیشی تر و بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ زۆر سپاس دەست خۆش بێت. حەزرت